بە هیممەت و کۆشوو ماندوو نەبوون و نەسرەوت و بێحەسرەت مامۆستا شاخەوان سدیق ئەرک و بەرپرسیارەتی گەورەی گۆڤاری وانەر واتە خوێنەر بۆ ساڵی دووهەم حەوت ژمارەی لێدەرکرد کە ئەمڕۆ ژمارەی حەوتی کەوتەتە بەردەستی خوێنەوەرانی بەڕێز. ئەم گۆڤارە گۆڤارێکە کە کوردی هەر چوار پارچە کۆ ئەکاتەوە، واتە دڵێکە چوارتت پەی لێ پەیدا دەبێت کە هەمووشیان دڵێکە پڕ لە حەسرەت بۆ کورد بۆ کوردستان لێ ئەدات. هەروەکو دەبینن لەمە بەیان سەلمان لەوروەن سەڵاح دەمیرتاش لە گۆڤاری ژمارە چوارە جان دۆست، لە گۆڤاری ژمارە پێنجە سید قادر هیدایەتی، واتە ئەو دڵەی کە ڕوو دەکاتە چاوی کوردستان بە ترپە حەسرەتەوە بۆ کورد بۆ کوردستان لێدرا بە هیممەت و هەوڵ و کۆشی مامۆستا شاخەوان سدیق هاتۆتە بەرهەم. هیوادارم ئەم ڕێگەیە کوێر نەبێتەوە، ئەم ڕێگەیە کە بەرەو خۆر ئەڕوا بۆ خۆر ئەڕوانێ هەردەم تروسکەی بە هەموو کوردستان و لە دڵی هەموو کوردێکی دڵسۆز و بە ئەمک و بە شەرەف بۆ کورد بۆ کوردستان بۆ خاک بۆ نیشتیمان بۆ مرۆڤایەتی لێبدان دەستەکان خۆش بێ ڕەحمەت لە دایکی کە توی پەروەر دەکرد لە داوێنی ئەم چێوکەژە بۆ کورد بۆ کوردستان بۆ مرۆڤایەتی. زۆر سپاس. ئەڵبەتە گۆڤاری وانەر یەکێکە لە گۆڤارە ئەدەبیە جدیەکان کە ئێستا لە هەرێمی کوردستان خوێنەران متمانە و هیوایەکی زۆریان پێێتی. ژمارە دوای ژمارە چاوەڕێی دەرچوونیەکەن. ئەم گۆڤارە لە ڕۆژگارێکا لەدایک بوو کە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا هەمووانی تووشی زۆرێ لە بێتاقەتی بێ هیوایی کردبوو بە هەوڵ و ماندووبوونی زۆر بەڕێز کاک دکتۆر کە پشتیوانی یەکەم و تا کۆتایی ئەم گۆڤارە بوو توانیمان ئەو ناومێدیە بڕێوێنینەوە جارێکی کە مژدەی جوانی و داهێنان بە خەڵک بینەوە گۆڤارەکە لەدایک بوو و لە یەکەم ژمارەوە کە دەستمان پێکردوێ ساگەیشتوتە ژمارە حەوت متمانەیەکی زۆری لە ناو خوێنەرانە دروست کردووە. ئەمەش بە هەوڵ و کۆش و پشتیوانی دکتۆر بەڕێز دکتۆر تەهانە بووایە نەمانەتوانین بەردەوام بین. ئێستا ئەمڕۆ ژمارە حەوتی گۆڤارەکە بڵاوەتەوە کە دکتۆر ئاماژەی پێیان ئەجگە لە لایەنی ڕۆشنبیری و ئەدەبیەکە ئەوڵمانداوە کە لایەنە نەتەوایەتەکەش لەبیر نەکەین لە ژمارەکانی گۆڤارەکەی هەوڵمانداوە ئەو مەلەفە تایبەتەی کە وەک دڵی گۆڤارەکە ئەناسێنرێت کوردانی چوار پارچە ئەدیبان و ڕۆشنبیرانی چوار پارچەی کوردستان لەبیر نەکەین لە کوردستانی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوە. ئێمە گۆڤارەکە بە موڵکی کورد دەزانین، بۆیە گۆڤارەکەشمان والێ کردووە کە جێگەی قەڵەم و نووسین و داهێنانی ڕۆشنبیران و ئەدیبان بێ لە هەر چوار پارچەی کوردستان. زۆر زۆر سپاس دەکەم کاک دکتۆر بۆ پشتیوانیە هەمیشەی و بەردەوامانەت. ئێمە بەڵێ نەدەین کە ژمارە دوای ژمارە گۆڤارەکە باشتر و جدیتر و ڕێکوپێکتر بێ لە خزمەت ڕۆشنبیری و ئەدەبی کوردیان کە بتوانین کە لێنێک لەو بۆ شایە بڕبکەینەوە. دەستەکانی خۆش بێ من شانازی بە گۆڤارەکەەوە کەم شانازی بە هەموو ئەو قەڵەمانەوە کەم لەناو گۆڤارەکەیە نووسی بڵاوەکەنەوە حەقە بە ڕێزیشت بۆ مێژوو بە تاریخ شانازی بە خۆتەوە بکەی کە پشتیوانی گۆڤارێکی ئاواکەی کە خزمەتێکی گەورەیە بە ئەدەب و ڕۆشنبیری کوردی. دەستەکانی خۆش بێ. زۆر سپاس. سپاس بۆ جەناب، سپاس بۆ هەموو نووسەر و مامنون لە ناسانە ئەو خەڵەمەڵسەمانەی ئەم گۆڤارەیان دەوڵەمەند کرد و پێشکەشی ئەو میلەتە هەژارە داماوەیان کرد. سەربەرزی هەر بمێنین.